لە کەشێکی بارانەویدا ڕێبوار بەرەو کێڵگەکەی کەوتووەتە ڕێ. ئەو جوتیارێکی گەنجی شاری کەلارە لە ناوچەی گەرمیان. ئەم ناوچەیە بە کشتوکاڵی سەوزەوات لە هەرێمی کوردستاندا بەناوبانگە و بە تایبەتیش بەرهەمی توور. بە پێی وتەی جوتیارەکانی ئێرە بۆ بەرهەمهێنانی توورێکی باش پێویست بە خاکێکی گونجاوە. خاکی کەلاری خاکێکی بەپیتە بۆ سەوزەوات و بە تایبەتیش بەرهەمی توور. ئەرزێکەگری ئەیکێنە توور تۆمی بۆ سێنین ئەیکێڵین لەسەر مانگی حەوت دەست هەشت دەست پێەکەین ئیتر توورەکە تا دەور مانگی 12 مانگی 1-2 تا ئەو کاتێ لە توورەکە مێنێ. وڵاتە ئەرزەکە کاتی زمسانە توور کاتێتر بارانە بارەیە توورێ جوان دەرەچەیە دەرمانیەکەین و ئاوێ دەین و ئاوەکەی پاکە و ئاو بیرە و توورەکەی دەرەجەیەکە. لەناو بازاڕی سەوزەوات و تووردا لە هەرێمی کوردستان تووری کەلار بەناوبانگە. هەم وەک تام و بۆن هەمی ژۆک و جوانی ڕواڵەتی توورەکە. ئەو توورەی لێرەدا بەرهەم دێت بۆ ناو بازاڕەکانی سلێمانی و چەمچەماڵ و هەولێر و شارەزور و ناوچەکانین تر دەنێردرێن. تووری کەلار تووری خۆشە لە هەموو توورێک کورسان خۆشترە. ئێستا لە سلێمانیشە توورەکەی دووەگەیرەندێ لێرەوە ڕۆ بە سلێمانی بۆ هەولێرە چێ بۆ چەمچەماڵە چێ بۆ شارەزورە چێ توورەکەی کەلار جیاوازە ئەرزەکەی خۆڵێ چاکە ئاویشی باشە ئاو بیرە. هەر لە تەنیش کێڵگەکەدا ڕێبوار جێگەیەکی دروست کردووە بۆ شۆرینەوەی توورەکان. لەگەڵ لێکردنەوەیاندا ڕوو دەکاتە ئەم حەوزی ئاوە و دوای پاکردنەوەیان بەرەو کۆڵانەکانی ناو شار دەکەوێتە ڕێ و توورەکانی دەفرۆشێت. ئەمەش سەرچاوی بژێویە بۆ ڕێبوار و سەدان جوتیاری تری ناوچەکە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەلار.